من ناوم هێمنە خەڵکی گەرمیانم لە خانەقین لەدایک بووم لە خانەوادەیەکی ئاسایی ئەم وڵاتە لە 6 خوشکم هەیە لەگەڵ برایەک مێژووی خانەوادەی ئێمە بەڕاستی بە قۆناغێکی زۆر ناخۆشی و ئاوارەیی تێپەڕ بووە بەڵام لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتی عایلەیەکی زۆر یەکگرتوو بووین باوکم دایکم ینی دوو بەخێوکەری زۆر باش بوون بۆ ئێمە و هەموو کاتێک پاڵپشت و یارمەتی دەری ئێمە بوون بۆ ئەوەی پەرە بەتوانەکانمان دەین بۆ ئەوەی بە خەونەکانمان بگەین ساڵانێکی زۆر لە ئێران ئاوارە بووین لە ژیانی ئاوارەیی و ئۆردوگاکانی ئێران و مانەوە لە شاخەکان و کیمابارانی هەڵەبجە و ینی کۆمەڵێک زۆر ناخۆشی زۆر بە بەسەر خانەوادەکەمان هاتبوو بەڵام سپاس بەخوا لە دوای ساڵی 91 گەڕاینەوە بۆ کوردستان و ئیتر تا ڕادەیەک تۆزێک جێگیربوونمان بە خۆمانەوە بینی بە 3-4 زمان مەکتەبم خوێندووە چ لە عێراق پێشەوەی بڕۆین بۆ ئێران وەروە ئێران کە زمانمان ئێران بە خوێندن بە فارسی بووە دواتر هاتینەوە خوێندن بە کوردی بوو دواتر لە قۆناغەکانی تری خوێندن بە زمانەکانی تریش کە چوین بۆ ئەوروپا گەورە بووم بە زمانەکانی تر خوێندومە بەڵام ئەوی ڕاستی بێ لە ناو خێزانەکەمان کەسێکەیە کە خوشکێکی زۆر من لەگەڵ هەموو خوشکەکانم پەیوەندیم زۆر باشە بەڵام خوشکێکی گەورەمان هەیە زۆر پاڵپشتمان بووە و بۆ ئەوی بخوێنین بۆ ئەوی بەردەوام بین لە خوێندن بۆ حکمیەوەی خۆشی هەر لە ئۆردوگا مامۆستا بووە بۆیە زۆر لە نزیکەوە من لەگەڵ ئەو خوشکەم پەیوەندیم هەبووە و هەموو کاتێ پشتیوانم بۆ ئێستش خوشکەکانی ترم تۆزێک ئەو تانێم لێدەن کە من پەیوەندی من و مەهاباتی خوشکم پەیوەندێکی جیاوازە خوێندومە لە ئێرانیش خوێندومە هەتا ئەو ئێران لە بروی پۆلی شەشی نییە پۆلیەکی ڕەهنمایی پێڵێن ئەوەم لە ئێران تەواو کردووە دواتر گەڕامەوە لە عێراق لە کوردستان بڵین لە دوای ساڵی 91 خوێندنم تەواو کردووە پۆلی شەشم لێرە تەواو کردووە کۆلیجم لە هۆڵندا خوێندووە کۆلیجی کار و کارگەڕی دواتریش بڵێن دوای 2013 کە گەڕامەوە دەرفەت هەبوو لە کوردستان کۆلیجی یاسام لێرە تەواو کردووە بەعام هەموو تەمەنی گەنجەتیم بە خوێندن و کارکردن بۆ لە بواری کاری ڕێکخراوەیی و هەوڵدان بۆ خۆ پێگەیاندن بێگومان من لە هەموو قۆناغەکانی ژیانم یعنی کارم کردووە بەڵام دوو جۆر کار هەیە من بە حکمەوەی ئێمە ماڵێک بووین پێشمەرگە بووین زۆر ئاوارە بووین بەردەوام نەک لە بازاڕی کار و شت فرۆشتن و شتانە بەڵام ئەو کاتشی کە لە ئێران بووین ڕۆشتین دارمانە هێنا دۆمانە هێنا لە ئەو دیانە ئێرانیا بڵێن کوردی ڕۆژهەڵات ئەمان هێنا بۆ ئۆردوگا یعنی لەوێش هەر ماندووە بووین هەوڵمانەدا بەڵام کە گەنج بووم هاتمە تەمەنی گەنجەتی دەسم کرد بە کاری ڕێکخراوەیی زۆر کاری خۆبەخشیم کردووە لە زۆر ڕێکخرا و ئۆرگانی نێودەوڵەتی و ناوخۆ بەڵام یەکەم کاری فەرمیم لە یەکێتی قوتابیان بووە کە ئەو کاتەیە یەکێتی قوتابیان و لاوان بوو ئێستا شێکی گرتووەتەوە لەوێ کارم کردووە و بەرپرسی لێژنەی قوتابیان بووم و کۆمەڵە خەڵکێک لە قۆناغی مناڵی و گەنجەتی هاوڕێم بوون لەوانە بەهمەن کاکە عەبدوڵڵا کە پەرلەمانتاری پێشووە یەکێکە لە هاوڕێکانی تەمەنم زەردەش عەلی حەمە ساڵح برادەری ترم زۆر هەن بەڕاستی لە کەلار نامێ ناویان ببەم یعنی هەندێکی ڕەنگە لە بیرم نەبن لە ئەوروپاش هەروها برادەرم هەبووە زۆر کەسانی زۆر نزیک بوون لەگەڵم لە قۆناغەکانی ژیانم
بەڕاستی چوونی من بۆ شاخەوانی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2009 کە من لە هۆڵەندا ئەژام. هۆڵەندا وڵاتێکە زۆر گرنگی بە وەرزشی ڕێپێوان و چوونە ناو سروش دەدا. چکە تا پێش ئەو کاتە من وەرزشکار بووم، یعنی لە تۆپی پێ و ئەسب سواری و ئەو بارانە بڵێن وەرزشم ئەنجامەدا. بەڵام کە چوومە ناو بواری شاخ پێوان و چوونە ناو سروش لێوە دیدگایەکی نوێم بۆ دروست بوو بۆ ئەوەی بڕۆم شاخەوانی بکەم. بەڕاستی چووکە بەڕاستی ئەوە دوو بابەت زۆر لە یەکجایە. ئیتر لە ساڵی 2011 بووم بە ئەندامی تیمێکی هۆڵندی کە هەمویان خەڵکی خانەنشین بوون، هەمویان تەمەنیان لە من گەورەتر بوو، بەڵام ویستی چوونە شاخ و ناو سروشتیان هەبوو. ئیتر لە ڕێگەی ئەو تیمەوە یەکەم گەشتم بۆ وڵاتی بەلجیکا کرد لەگەڵیانە و شەو مامەوە لە خێمە و یعنی زۆر نزیک بوو لەگەڵ ئەو ئارەزووە وەرشەی کە من ئەمەوێ لە داهاتوو بۆ خۆم بنیادی بنیەم و لەگەڵی پیر بم. ئیتر لەوە چوومە ناو بواری شاخەوانی. دواتر لە ساڵی 2013 لە دوای هێرشی تیرۆریستانی داعش و گەڕانەوەم بۆ کوردستان بیرم لەوە کردەوە کە لە کوردستانی شاخەوانی بکەم. ئیتر دەستم بە شاخەوانی کرد لەگەڵ چەند برادەرێکم بە ناوی کاک زەردەشت و کاک هونەر. بیرمان لەوە کردەوە کە گروپێکی شاخەوانی دروستکەین. کاک حەمزەشمان لەگەڵا بوو. گروپێکمان دروست کرد بە ناوی کوڕانی چیا، سەربەخۆ دەچوونێ سەر شاخەکان. دواتر بۆمان دەرکەوت کە لە کوردستان ئۆرگانێک هەیە بە ناوی فیدراسیۆنی شاخەوانی کوردستان. ئیتر لەوێەوە ئاشنایەتیمان لەگەڵ شاخ و شاخەوانی دروست بوو. وەرشەکانی تر جۆرێک لە ململانێ و ڕکەبەرایەتی تایە و بە ئەو وەرشانش بەڕاستی بۆ تەمەنێکی دیاریکراو ئەبێت. چکە ئەگەر تۆ گەورەبی یان بچیتە قۆناغێکی جیاوازی تەمەنەوە پێویستت بە وەرشێک هەیە کە تۆزێک ئارامیت پێ ببەخشێت و لەگەڵ ڕۆحات هێکەڵت بێەوە هەروەها هەندێک بۆشایی کۆمەڵایەتی هەیە بۆت پڕکاتەوە. من ڕاستە لە هۆڵەندا بووم و خێزانم هۆڵەندی بوو، پەیوەندێکی کۆمەڵایەتی باشم لەگەڵ خەڵکی ژینگەکەی خۆما هەبوو، بەڵام هەر بۆشایەکی کۆمەڵایەتیم هەبوو. ئیتر چوونم لەگەڵ ئەو تیمەوای کرد ئەو نهێنیە بدۆزمەوە، ئەوە بدۆزمەوە کە بەڕاستی وەرزشی شاخەوانی یان بڵێن شاخەوانی کە جۆرێکە لە وەرزش نییە ئەتوانێتەوە بۆشایەت بۆ پڕکاتەوە. ئەگەر تۆ جیاوازی تەمەن و ڕەگەز و حتا هەر باگراوندێکی کۆمەڵایشت هەبێ بتوانانی ببیتە ئەندامی تیمێک بە یەکسانی لەگەڵ ئەوانە هەنگاو بنێ، بە یەکسانی بگەیتە لووتکەکان و بگەڕێیتەوە بەبێ هیچ جیاکاری و بەبێ هیچ ململانەیەک. ئەمە نهێنی وەرزشی شاخەوانیە. شاخەوانی بەوە جیابێتەوە لە وەرشەکانی تر هەموو ئەندامانی ئەو تیمە یەکسانن. شاخەوانی بەڵێ هەموو کەسێک ئەتوانێت بیکە بە پێی توانای خۆی و بە پێی ئەو ژینگەی کە دەستنیشانەکە. بۆ نمونە ئەگەر کەسێکی بە تەمەن بیت، کێشەی تەندروستیت هەبێ، کێشەی جەستەیت هەبێ، ئەکرێ شاخپێوان لە جێگەی کابکەی کە ژینگەکەی خۆش بێ. ئەمە بۆ ئاستی ئەوانەی کە ئەنەوێ شاخەوانی پێشکەوتوش بکەن ئەکرێت تەنها لە لووتکەکان یا لە وەرزستان ئەنجامی بدەین. بەڵام لە ساڵی 2013 بەدواوە بۆ 2015 کە بەبەردەوامی شاخەوانیمانە کرد لە کوردستان ڕوبەڕووی چەند تیمێک بووینەوە بە ناوی فیدراسیۆنی شاخەوانی کوردستان و کەسێک بەڕێز بە ناوی دکتۆر ئەنوەر دۆڵەمەڕی کە دامەزرێنەر و ئەندازیاری شاخەوانیە لە کوردستان و هەروەها لە عێراقیش بەڕاستی. ئیتر لێک نزیک بوونەوەم لەو وای کرد کە وەکو گروپێکی کارە لە ناو فیدراسیۆن کار بکەم و پەرە بە تواناکانم بدەم. بێگومان ئێمە لە ساڵی 2014 و 15 ئەو گەشتانی ئەمان کرد زیاتر گەشتی کۆمەڵایەتی و خێزانی خۆمان بوون. ئەوەی بە کوردیا بە فارسی پێوترێ گوڵگەشت. گەشتێکمانە کرد کە لەگەڵ تواناجستایی و پێکهاتە کۆمەڵایەتی گروپەکەی خۆمان بگونجێ. وا ڕۆشتین بۆ نزیکی هەولێر 2-3 ساعتێک ڕێمانە کرد. دەگەڕاینەوە ڕۆژێکی زۆر خۆشمان بەسەرە برد، یعنی هەموو بڵێن ئەوانەشی کە مناڵ بوون 7 ساڵ 8 ساڵ لەگەڵ خۆمان ئامان برد. ئەم جۆرە گەشتانە وای کرد بۆەوەی دیدگامان بۆ شاخەوانی بگۆڕێ، لە چوارچێوە فۆرمێکی نوێ خۆمان یەک بخەینەوە و ببین بەشێک لە فیدراسیۆنی شاخەوانی کوردستان. فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ئەتوانم بڵێم یەکەم قوتابخانەی شاخەوانی مۆدێرنە لە کوردستانی عێراق.
ئەم ئۆرگانە لە 2005 دامەزراوە ڕائیش ئەکا بۆ پەرەپێدان و پەروەردەکردنی خەڵک ئەوەی کە بە شێوە مۆدێرنە تەندروستەکەی شاخەوانی بکەن و لە هەموو شارەکانە گروپی هەیە و ڕاهێنانی کردووە و پاشخانێکی زۆر جوانی هەیە لە بواری پێگەیاندنی شاخەوانی. منی شانسمە بوو لە 2016 بەشداری خولەکانی فیدراسیۆن بکەم و ببمە کەسێک لە ناو پەیکەری فیدراسیۆن پلە وەرگرم و چەند پلەیەکیش ببڕم. لە بواری شاخەوانیە شتێکی پێوترێت دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی. ئەم دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیە هێزێکی مرۆیی جوانت پێ بەخشێ بۆەوەی تۆ لەگەڵ خەڵکێکی زۆر جیاوازە مامەڵە بکەی و هەست بە مەسئولیت بکەی بەرامبەریان. ئیتر بۆیە من ئەو بیرێم لا دروست بوو کە بەڕاستی بتوانم لە نام ئۆرگانە پلە وەرگرم. سەرەتا لە ناوەندی هەولێر دەستم پێ کرد، دواتریش ڕۆشتمە ناو فیدراسیۆن بووم بە بەرپرسی پەیوەندیەکانی فیدراسیۆن، دواتر بووم بە بەرپرسی چالاکیەکان، دواتر دوای ڕۆیشتنی کەسی یەکەمی ئەم ئۆرگانە کە بەڕێز دکتۆر ئەنوەر بوو من ئەرکی کەسی یەکەمم پێسپێرا، ئێستا وەکو سکرتێری ئەم ئۆرگانە خزمەتەکەم. یەکێک لەو فاکتەرانەی کەوا کە مەسەلەن ئێمە لە کوردستان شاخەوانی بکەین یا من پێشنیاریەوەکەم کە هەموو خەڵکی ئێمە شاخەوانی بکەم، مەسەلەی پەیوەندی ئێمەیە لەگەڵ شاخەوانی و لەگەڵ شاخەکان. ببوورە پەیوەندی ئێمەیە لەگەڵ شاخەکان. ڕاستە ئێمە یعنی تێرمێکەیە هەر ئەڵێن تەنها شاخەکان هاوڕێمانن. ئەمە زۆر وەک بڵێ دڵۆپێکە لەو دەریا پەیوەندی و ڕایەڵە ڕۆحی کە ئێمە لەگەڵ شاخەکانمان هەیە. شاخەکانی کوردستان بەشێک پیانەوترێ زنجیرەچیەکانی زاگرۆس. زنجیرەچیەکانی زاگرۆس پێکهاتیەکی زۆر سەرەکین لە شارستانیەتی میزۆپۆتامیا و هەموو ئەو ڕێگە ئاوانەی کە وڵاتی دووڕووباری پێکهێناوە لە بەفری شاخەکانی کوردستان سەرچاوی گرتووە. یەکەم گەنم کە سۆمەریەکان کشتتوکاڵێن پێپەرەپێدا ئەو گەنمە بوو کە لە باکووری وڵاتی سۆمەر کە شاخەکانی کوردستان بوو و ئەگەریش جەنابتان هەسان بۆ کرد بێ ساڵی ڕابردوو BBC دۆکومنتارێکی زۆر گرنگی لەسەر ئەسکەوتیشانە دەرکرد و بێ بپرسین بۆچی یعنی ئەوە بە گرنگی باس کرا. یعنی شاخەکانی کوردستان لانەی مێژینەی نەتەوەیەکە کە تەمەنی زیاتر لە هەزاران ساڵە ناتوانم بڵێم. ئەگەر ئێمە مەسەلەن بۆن منە ینی سەیری من لە بڕۆی خۆم خوێنەری کتێبە مێژوویەکانم، ئەگەر ئێمە کتێبەکانی سۆران حەمەڕەش، دکتۆر جەماڵ ڕەشید، کەمال مەزهەر، کەمتر بڵێن ئاکۆ میرزادەی کە ئەمانە ئیش لەسەر مێژووی دێرینی کوردەکەن یان قسەیان لەو بابەتە کردووە دەربارەی میراتی مێژووی کورد. هەموو مێژووی ئێمە، هەموو بەڵگەکانی ئێمە لە شاخەکان تۆمار کراون، هەموو لە شاخەکان پارێزراون. گرنگترین پەرستگاکانمان، گرنگترین جەنگەکانمان، گرنگترین بەرگریەکانمان، زۆرترین قسە کە مێژوو نووسان لەسەر ئێمە کردویانە ئێمەیان لەگەڵ شاخەکانە باسی ئێمەیان کردووە. بۆیە بەڕاستی ئێمە زۆر گرنگە بۆ وەرزشکردن، بۆ سەیرانکردن، بۆ نەمام ناشتن، بۆ ژیان، بۆ بەرگری، بۆ پاراستنی هونەر و کولتور و فۆلکلۆرمان بگەڕێنەوە بۆ شاخەکانمان. و شاخەکان پیرۆسترین و گرانبەهاترین سامانی سروشتین کە ئێمە هەمانە دەبێ بیپارێزین. چونکە بەڕاستی وەک چۆن عەرەب شارستانیەتەکەی لەسەر سەحرا بنیاد ناوە، وەک چۆن نیپال و ئەو حەو دەوڵەتەی لەسەر هینن شارستانیەت و ئابووریان لەسەر زنجیرەچیەکانی هیمەلایە بنیاد ناوە، وەک چۆن بۆ نمونە بەرازیل شارستانیەتەکەی لەسەر ڕووباری ئەمازۆن، یعنی بڵێن زۆر کایژیانی لەسەر ڕووباری ئەمازۆن، مسر لە ڕووباری نیل کە بڵێن پێڵێن شەریان الحەیات، یعنی ڕەگی خوێنی مسر ڕووباری نیلە. ئێمە ئەبێ شاخەکانمان ببێتە ڕەگی خوێن و ژیانمان. لە بروی شاخەوانی جوڵانەوەیەکی کۆمەڵایەتی مرۆیی ڕۆحی جستەییە، زۆر جیاوازە لە ورچەکانی تر. یعنی فێرمان ئەکا ئێمە پێکەوە بجوڵین، فێرمان ئەکا پێکەوە هەنگاو بنین، فێرمان ئەکا یەکتری بەجێ نەهێڵین، فێرمان ئەکا ڕێز لە
ڕابەرەکەمان بگرین، ڕێبەرەکەمان بگرین، فێرمانەکە پێش ڕێبەر ڕێ نەکەین، فێرمانەکە لە پاش ڕۆ بەجێ نەمێنین. من نەتوانم بڵێم شاخەوانی جوانترین و گرنگترین وەرزشە بۆ گەلی کورد. ڕاستە لەبەر مێژوویەکەی، بەڵام لەبەر دیسپلینە کۆمەڵایەتی و جەستەیەکەشی جگە لەوەی سوودە تەندروستیەکانی بەڕاستی ئەوە بێگومان هەژمار ناکرێت بە بەراورد لەگەڵ هەر وەرزشێکی تر. شاخەوانی یعنی من تەمەناکەم لە داهاتوو بتوانین بیکەین بە سامانێکی نەتەوەیی، بیکەین بە وەرزشێکی نیشتیمانی نەتەوەیی کە حکوومەت بودجە و پلانی لەسەردانێ، حکوومەت لە بواری گەشتیاریە یعنی کاری لەسەر بکە. وڵاتێکی وەکو نیپال تقریبا لە 160 بودجەی ساڵانەی کە تەخمینیەکەن داینێن لەسەر ئەو پلانانەیە کە لەسەر شاخەکانیان داینێن. شاخەکانی ئەمەش هیچی لە شاخی هیچ وڵاتێکی تر کەمتر نییە و زۆر تایبەتمەندی گرنگی هەیە کە ئەتوانین داهات و سەرچاوی ژیانی هەزاران خەڵک بێ. کە هاتین ناو ئەمکایە زۆر پەرتە بڵاو بوو گروپەکان لە کوردستان و سەرەتای هاتنی شەڕی داعش بوو، تیرۆریستانی داعش بە کوردستان. هیچ بودجە و داهاتێک نەبوو. بەڕاستی خەونی بچووکمان هەبوو، خەونی گەورەشمان هەبوو. خەونی بچووکەکەمان ئەوە بوو لەژێر چەترێک هەموو گروپەکان کۆ بکەینەوە، سپاس بە خواتوانیمان ئەو کارە بکەین، هەندێک دەستکەوتی گەورە بەدەست بێنین، پەیوەندێکی نێودەوڵەتی باشمان دروست کردووە لەگەڵ شاخەوانانی دراوسێ، کوردانی ڕۆژهەڵات، کوردانی باکوور و هەروەها خەونە بچووکەکەەوە بوو کە بەڕاستی خەونمان هەبوو بارەگایەکمان هەبێت لە شاری هەولێر. بۆیە لێرە دەمەوێت سوپاسی ئەو بەڕێزانە بکەم کە ڕۆڵیان هەبوو لەو بارەگایە، بەڕێز جەنابی محافز و جێگری وەزیر ڕۆشنبیری و بەڕێوەبەری وەرزشی هەولێر. هەروەها دەمەوێت سوپاسی کاک دریس بکەم و دەستگای ڕوانگە کە بەڕاستی ئەوان بوونە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەو بارەگامان بۆ نوێژەن بکەنەوە و گەشتێکی شاخەوانیمان ئەنجامدا ساڵی پار بۆ یادی ڕۆژی جیهانی شاخ. ئەنیوانە خەونی بچووک بوون، ئەو خەونانەی کەماون ئەوەیە ببین بە ئەندام لە فیدراسیۆنی شاخەوانی جیهانی و هەروەها لە ئاسی کوردستانە بە یەک تیم بە یەکگرتوانە بتوانین ئەم کایە پەرە پێ بدەین وەکو تۆپی پێ، وەکو هەر کایەکی تری وەرزشی چوارچەوەیەک و چەترێکی یەکگرتووی بۆ دابڕێژین کە ئێستا لەو وارەی شەکەین. ئێمە بەڕاستی لە هەموو شارەکان ئێستا تقریبان ناوەند و نوێنەرایەتیمان هەیە، خەڵکێکی زۆر لە هەموو ئیدارە سەربەخۆکان و شارەکان، مەسەلەن قەزای ئاکرێ، قەزای کۆیە، ئەوانەش تقریبان وەکو پارێزگایەک دەورە بینن لەگەڵ ئێمە. پەرسەندنێکی باش هەیە و سپاس بەخوا خەریکین لەسەر ئاسی کوردستان بە یەک تیم ئیشەکەین و ئەم پەرسەندنە و ئەم پێشکەوتنە لە بواری شاخەوانی بە شێوەیەکی گشتی و بەردەوانیش لە بەردەوامە و خەڵکانێکی زۆر ئێستا بە پیری ئەم کایەوە دێن، بەڵام پێویستی بە ڕێخسن هەیە، پێویستی بە ئەوە هەیە کە حکوومەت لەسەر ئاسی باڵا چاوی لێ بێ، وەکو بڵین وەکو سامانێکی وەکو میراتێکی نیشتیمانی مرۆیی بیپارێزێ. سەر ڕاوی من خۆم کە مەسەلەن ساڵانێکی زۆر لە کاری ڕێکخراوەی ئۆرگانی کارەکەم، بەڵام ینی خەونمەوەیە بتوانم مەسەلەن هەندێک بوار هەیە پێشکەوتنی گەورەی تیا بکەین لەسەر ئاسی نێودەوڵەتی، بتوانین شاخەوانانی کوردستان. ڕاستە من مەسەلەن ئەو شانسەم هەبووە بە حکمیەوەی لە هۆڵندا ژیاوم و ناسامەی هۆڵندیم هەیە، بەڵام بتوان شاخەوانی کوردستان وەکو تیمی کوردستان ببینە وڵاتانی تر بگەڕێن، شاخە گەورەکان ببینن، ئەزمون وەرگرن. ئەوە بەڕاستی خەونێکی ترەکە من حەزەکەم بتوانم ئەو ڕۆڵیان بۆ بگێڕم. شاخەوانی وەرزشێکی کۆمەڵایەتیە، پەیوەندی ئینسان و خێزان و دەوروبەرەکەی زۆر بەقوتەکە، بەڵام دەبێت کاتی بۆ تەرخانکەیت، تۆزێک لە کۆمەلگا دوور تەخاتەوە.
سەبارەت بە خۆمیش من خۆم خێزانی یەکەمم لە ساڵی 2005 هێناوە، سێ کچم هەیە لە خێزانی یەکەمم، ئەوان ئێستا لە هۆڵەندان. خێزانی دۆمیشم لە 2017 هێناوە، کوڕ و کچێکم هەیە. زۆر خۆشحاڵم و پەیوەندیم لەگەڵ بڵێن مناڵی خێزانی یەکەمم کە لە هۆڵەندان زۆر باشە و لەگەڵ لێرەش لەگەڵ خێزانم کە دایکمان لەگەڵە لە خانوویەکە پێکەوە ئەژین و مناڵ و خێزانەکانی خۆشم خسۆتە ناو کای شاخەوانی و یعنی هەندێک جار بۆ گەشتەکان لەگەڵم دێن. یەکی زۆری چالاکیەکانی ئێمە ڕۆژی هەینیە، ڕۆژی هەنیش ڕۆژێکە کە هەمووان لە ماڵەوە تەنها تۆ لە دەرەوەی. بەڵێ ئەوە بۆ شایەکی زۆر گەورە، نەک بۆ من ئەتوان بڵێن بۆ هەموو شاخەوانانی کوردستان ئەو کێشەیەمان هەیە. بەڵام تا ڕادەیەک من توانیم ئەو بەڵانسە ڕاگرم، بەڵام دایکم هەر لێم ڕازینی یارەڵێ تۆ هەینەکانت بۆ خۆتەوە ڕۆژانی تریشت بۆ دەوامەکەت. کۆمەڵێک هاوڕێی باشمان هەبوون بەڕاستی لە شاخەوانی کە ئێستا لە دەرەوەن، ئەمێ سەڵاویان بۆ بنێرم، مامۆستا و برای گەورەم دکتۆرە نوردۆڵەمەڕی، هەروەها چەند برادێکمان کە برادری نزیکمان بوون لەم کایە گیانیان لەدەستداوە، دەمەوێت سەڵاو بنێرم بۆ ڕۆحی پاکیان، کاک شاکر، کاک عەزیز، مامۆستا مقبل، خەڵکی ڕۆژهەڵات، دەمەوێت سەڵاو درود بنێرم بۆ گیانی پاکی محەممەدی ئەوراز کە یەکەم شاخەوانی کورد بووە، ڕۆشتووەتە سەر لووتکەی ئەڤەرست و هەردە لووتکە 8,000ەکەی جیهان. بەڕاستی بەڵام سڵاو ڕێزشم هەیە بۆ هەموو برادرانەی کە لەم کایە هاوکارمانن، کاک بێستون، کاک زیاد، کاک محەممەد چاوشین لە هەموو شارەکانی کوردستان و لە شاری سلێمانی بەڕێز کاک شێخ کەمال کە هاوکارێکی زۆر زۆر باشە لەگەڵ ئێمە لە کارەکانمان. مرۆڤ لە هەر قۆناغ و تەمەنێکی ژیان بێت پێویستە لە کایەکی کۆمەڵایەتی وەکو پێشنیارێک بەڕاستی یعنی بەشداری بکات لە کایەکی کۆمەڵایەتی. ئەکرێ ئێمە هەر پێگەیەکی سیاسی و ئیداریمان هەبێ، بەڵام زۆر گرنگە لە کایەکی کۆمەڵایەتی کە تۆزێت جوڵە و وزەی تێدا بێ ڕۆڵی هەبێ، بە تایبەت لە بڕۆی کولتوری کوردی کولتورێکی زۆر زۆر دەوڵەمەندە، وڵاتی کوردستان وڵاتێکی زۆر زۆر دەوڵەمەندە، دەرفەتە ڕەخسێنێ بۆ هەر کەسێک کە لە هەر بوارێک بێوێت چالاکی بکە، بەڵام پێویستی بە خۆڕێخستنەوە ڕۆحی تیمۆرکەیە. ئەگە ئێمە ئەو دووشتە بکەین بەڕاستی وڵاتی ئێمە هیچی کەمتر نییە لەو وڵاتە گەورانەی کە من بینیم. داواکەم لە هەمووانەی کە حەزیان لێ چێژ لە سروشت وەرگرن، کوردستانیان خۆشەوێ، ئەیانەوێت سوود بە جەستەی خۆیان بگەێنن و یانەوێت ڕۆژێکی خۆش لەگەڵ ماڵ و مناڵ و هاڕێ و خۆشەویستەکانیان ببینن، بڕۆنە دەرەوە چالاکی وەرشی شاخەوانی بکەن. لعمري ما أسري